ساتی گەیشتنی تەرمی مینا عیسا بە پزیشکی دادی سۆران لە دوای نزیکەی کاتژمێرێک لە دۆزینەوەی تەرمەکەی و دەرهێنانی لە ئێستادا لەلایەن تیمەکانی بەرگری شارستانیەوە تەرمەکەی گەیەندرایە پزیشکی دادی سۆران. ئەمە تیمەکانن، تیمە تەندروستیەکان تیمەکانی بەرگری شارستانی کە سوکاری مینا هاتوون بۆ پزیشکی دادی. وا دیارە تەرمەکە لە نێو ئەمبولانسەدا نەوێ بە زووی بیگەن بە پزیشکی دادی و بۆی توێکاری بۆ تەرمەکەی بکرێت و بەرگری شارستانی هەڵێت لە دوایەوەی کە توێکاریمان بۆ کرد بۆمان دەرەکەوێت کە ئایا تەرمەکە چەند ڕۆژە لە نێو ئاو ماوەتەوە یاخود چەند ڕۆژە بێ سەر ئاو کەوتووە. ئەمە ساتی گەیشتنی تەرمەکەی بە پزیشکی دادی سۆران وەکو دیارە قەرەباڵغیەکی زۆر هەیە کە سوکاری میناژ ژمارەیەکی زۆر لە کە سوکاری هاتوون بۆ ئێرە بۆ پزیشکی دادی لەگەڵ تەرمەکەی و یانەوێت لێرە دوایەوەی کە توێکاری بۆ تەرمەکەی کرا تەرمەکەی وەرگرنەوە و وا قەرارە هەر لە قەزای خەلیفان تەرمەکەی بە خاگرس بێنن.